ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناو ڕۆتۆفیقم دەڵکەم شەوی پانۆراما پێتانگەشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا بەرەوچوە. لە هەفتەی ڕابردوو کاتێک کە وەفدی دانوسانکاری هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز خوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا بوون، ئەنی مژدەی ئەوەیان دا کە ڕێکەوتن لەبارەی پشکی هەرێمی کوردستان لە بودجێ عێراق بۆ ساڵی 2021 بەرەو کۆتایی دەچێت و لایەنە شیعەکان بە زۆرینەی دەنگیان ڕازی بوون بەوەی کە پشکی هەرێمی کوردستان و ئەو ڕێکەوتنی کە لە نێوان هەردوو لاداکرا لە ناو پرۆژە یاسای بودجەی 2021 جێبکەنەوە و پرۆژەکە بنێرێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆەوەی دەنگی لەسەر بدرێت. بەڵام تاوەکو ئەم ساتی کێسێمە گفتوگۆکەین لەسەر پرۆژە یاسای بودجێ عێراق وەروە ڕێکەوتنی هەرێم و بەغدا لەو بارەیەوە تاوەکو ئێستا ڕێکەوتنەکە نەگەیشتۆتە دوا منزڵی خۆی. واروەها لایەنە شیعەکان بەگشتی لە ناو خۆیاندا ناکۆچیشی زۆر دروست بووە. تاوەکو ئێستا ئەو ناکۆچانەی ئەوانیش چارەسەر نەکراوە. ئەوەی کە قسە و باسی لێواکرێت بڕیارە لە هەفتەی داهاتوودا ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆبێتەوە و پرۆژە یاسای بودجە بەسەرجەم ئەو ناکۆچی و کێشانی کە هەیە بچێتە نێو ئەنجومەنی نوێنەران لەوێ مشتومڕی لەسەر بکرێت یاخود دەنگی لەسەر بدرێت یاخود ڕەت بکرێتەوە. لایەنە شیعەکان هەر یەک بە شێوازێک داوا و داواکاریەکانی خۆیان دەیانوێت لە پرۆژە یاسای بودجە جێ بکەنەوە. ئەوەی کە ئێستا هەیە ئەین تەنها ناکۆچیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا نیە لەسەر پشکی هەرێمی کوردستان لە پرۆژە یاساکەدا، بەڵکە زۆرێک لە لایەنە شیعەکان ناکۆکن لەسەر بەشی پارێزگاکان بە دیاریکراوی پارێزگاکانی باشووری عێراق. ئەوەی کە دەگوزارێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە نێو لایەنە سیاسیەکانی عێراق و بە دیاریکراوی لە نێوان لایەنە شیعەکاندا هۆکارەکەی چییە؟ ململانی سیاسیە، نزیکبوونەوەی لە هەڵبژاردنەکان یاخود بەدەستێنانی دەنگی شەقامە بۆ خۆیان. حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی مستەفا کاظمی هەڵوێستی چۆن دەبێت لەوەی کە چکە پێشتریش گلەی کردهبوو کە لایەنەکان و لێژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەران بە تەواوەتی دەستکاری پرۆژە یاسای بودجەیان کردووە کە لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە نێراوە بۆیان. ئەوەی کە ئێستا هەیە بەو ئاراستەیە کە لە هەفتەی داهاتوو پرۆژە یاساکە بنێرێتە ئەنجومەنی نوێنەران. ئێمە ئەمشەو گفتوگۆکەین لەسەر ئەمانە بزانین تاوەکو چەند هەرێمی کوردستان دەتوانێت لە داهاتووشی نزیکدا بگاتە ڕێکەوتن، چکە بڕیاری شەفتەی داهاتوو وەفدی هەرێمی کوردستان دانوستانکار بە سەرۆکایەتی بەڕێز خوبات تاڵەبانی بچنەوە بەغدا جارێکی دیکە بۆ درێژەدان بەم گفتوگۆیانە. ئەمشەو گفتوگۆکەین بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم بەڕێز کاک شیروان میرزا دامی لێژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە ڕێگای سکایپەوە لە شاری ڕانیە لەگەڵمایە، واروەها بڕیاری شەکاک پێشڕەویسی پاشکەمێکی دیکە چاودێری ئەویش حازرە بە هەمان شێوە لە شاری هەولێر لە ستۆدیۆکانمان لەگەڵمانە. سڵتان لەبێ سوپاسانەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانن. سەرەتا کاک شیروان ئەگەر بێمە لای بەڕێزت، ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەی کۆ بێتەوە و کە کۆ بێتەوە پرۆژە یاسای بودجە دێتە ئەوێ یاخود نەخێر دەبێ ئەو ناکۆچێ زۆری کە لەسەر پرۆژە یاساکە هەیە بە کورد و لایەنەکانی شیعە بە لایەنەکانی شیعە خۆیان چارەسەر بکرێت ئەنجا وسادێتەوە بۆ ئەنجومەنی نوێنەران و لێژنەی دارایی. فەرموو. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش و سڵاو لە میوانە بەڕێزەکەت کاک پێشڕەوەیسی و نەورۆزی خەڵکی کوردستان پیرۆز، نەورۆزی ئێوەش پیرۆز و کارمەندانی پیرۆز. طبعاً دەبوو ڕۆژی شەممەی ڕابردوو دەنگ لەسەر پرۆژە یاساکە درابە بەو پێی کە ڕێکەوتنەکە تەواو بووە و ڕۆژی با بڵێن هەینی کۆبوونەوەیەک هەبوو لە کۆبوونەوەی شیعەکان با بڵێن هەموو لیستە شیعەکان هەموو با بڵێن فراکسیۆنە شیعەکان کۆبوونەوەیشیان هەبوو، کۆبوونەوەی قیادات. لە دوای کۆبوونەوەی فراکسیۆنە شیعەکان وەفدی هەرێمی کوردستان لەگەڵ شیعە کۆبووەتەوە و لەسەر پێشنیارەکەی شیعە گەیشتونە ڕێکەوتن، تەفاوز کراوە گەیشتونە ڕێکەوتن. چونکە ئێمە تا ئەو کاتەش وەکو وەفدی هەرێمی کوردستان، وەکو کوردەکانی لیژنەی دارایی، وەکو فراکسیۆنە کوردستانیەکان پێداگریمان لەسەر نەسی حکومی دەکرد. شیعە نەسێکی تریان هەبوو و لەو کۆبوونەوەیە لەگەڵ وەفدی هەرێم لەسەر ئەم پێشنیارەی شیعە گفتوگۆکرا 2000 گەیشتنە ڕێکەوتن. ڕێککەوتنەکە دوایی خرا بەردەستی لایەنە سونەکان کاوانی ژە ناو پەرلەمان لە کۆبوونەوەدا بوون، هێزە سیاسی سونەکان ئەوانیش ڕازی بوون لەسەری. 2000 شەو هێنرا ناو لیژنەی دارایی، لە ناو لیژنەی دارایی دەنگی لەسەردرا و دەنگی هێنا بوو بە بەشێک لە پرۆژە یاسای بودجە.
پرۆژه یاسای بودجە شەو سەعات 2 بە ئامادەبوونی سەرۆکی پەرلەمان و ئەندامانی لیژنەی دارایی ئێمە وەکو لیژنەی دارایی لە پرۆژه یاساکە تەواو بووین چونکە شیعە تێبینیان هەبوو هەندێک دەستکاری کرا سونە هەندێک تێبینیان هەبوو دەستکاری کرا بەو دەستکاریکردانە نزیکەی 2 تریلیۆنێک دینار 2 تریلیۆن دینارێک زیاد کرا بۆ سەر خەرجیەکان هەموو لایەک ڕێککەوتن کە پرۆژه یاساکە ئامادەیە و تەواو نێردرا بۆ متابعە و تەبع بۆی بەیانی سەعاتدە جەلسە بکرێت باش هەر بۆ زانیاری بەڕێزت شەوەکە یەکێک لە سەرکردەکانی بڵین سەرۆکی لیستێکی ناو پەرلەمانی عێراق گوتوێ من پێشنیار دەکەم ئەگەرم شەو سەعات 1 و 2 بە دانیشتنی پەرلەمان بکرێەوە دەنگ لەسەر پرۆژه یاساکە بدرێت ئەی بۆ نەکرا لەبەر ئەوەی دەترسین ئەم شەو لە شوێنێکەوە وەحیەک بێت هەموو ئەو ڕێککەوتانە تێک بچێت تەواو ینی وەحەکە هاتۆ ڕاستەکە طبعا بە بەیانی سەعاتدە پێمان سیر بوو کە ئەو ڕێککەوتنە تێک درا ئەمە دوو ئەگەر هەڵدەگرێت لە ڕاستیدا بەڵێ ئایا فعلەن شیعە لە ڕێککەوتنەکەی لەگەڵ هەرێم پەشیمان بۆتەوە یان هەرویستویەتی احتیمالی دووەم یان هەرویستویەتی دانیشتنەکە نەکرێ ئاسانترین حەڵقە ئاسانترین مادە و بڕگە کە دەستکاری بکرێ ئەوەی هەرێمی کوردستانە ئەویان دەستکاری کردووە باش هەرچەند من تێبینیم لەگەڵ دەستکاریکردنەکە هەیە ڕاستی وەکو شخصی خۆم یەکەم ڕێککەوتنەکە ئەوەندە با بڵین هین نییە یعنی تێبینی زۆرمان لەسەری هەیە یعنی سەرە ڕای ڕێککەوتنەکەی هەرێم و بەغدا و لایەنە شیعەکان ئێوە هەر تێبینیتان نەبوو لەسەری وە ئەی ناوەڕۆشی ڕێککەوتنەکە چی بوو چکە تۆزێ غموزی تیا بوو ینی بڵاو نەکرایەوە کە خەڵک نەیزانی چێ کاک شیرۆ ناوەڕۆکی ڕێککەوتنەکە بەم شێوەیە فەرم دواتر تێبینەکانی خۆشم دەڵێن بۆی زۆر باش هەر بۆ مێژوش و بۆ داهاتوش بۆی بزانین تێبینەکانمان چیە لەسەری باش طبعا ڕێککەوتنەکە بەم شێوەیە حکوومەتی هەرێمی کوردستان 460,000 بەرمیل نەوت لەو چێڵگانەی کە نەوتی تێدا ئینتاج دەکات واتە بەرهەم دەهێنێت لەم 460,000 بەرمیل نەوتە کولفەی دەرهێنان و بە بازارکردن و فرۆشتن و نقل و گواستنەوە و هەمووی لەگەڵ پترۆدۆلار هەمووی جا دەکاتەوە لە کۆتاییدا داهاتی یعنی نرخی نەکنەوت نرخی 250,000 بەرمیل نەوت بە سعری سۆمۆ دەدا بە بەغدا بە سعری سۆمۆ ئەمە یەکەش ینی هەرێم خۆی بیفرۆشێ بەڵام بە سعری سۆمۆ بیدا بە بەغدا بەڵێ خۆی بیفرۆشێ بەڵام بە سعری سۆمۆ بیدا زەرەری هەرێم بووە بڵێ جات یەک لە تێبینەکان ئەوەیە دوای تێبینی تریش زۆر باش ئەمە یەکەچان دوو حکوومەتی هەرێمی کوردستان بڕگەی ها باس لەوە دەکات کە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزامی نەکرد یعنی داهاتەکەی نەگەڕاندەوە بۆ بەغدا ئەم پارەی ئەم 250,000 بەرمیل نەوتە لەگەڵ داهاتی نانەوتی نیوەی داهاتی نانەوتی نەگەڕاندەوە حکوومەتی عێراقی چۆن مامەڵە بکە هاوشێوەی 2019 باس لە ئیستیقطاع کرابوو یعنی مەرجی سزادانی هەرێمیان دانابوو مەرجی ئەوە بوو کە بە پێی یاسای ئیدارەی مالی مادەی 27 مامەڵە دەکرێت کە بڕی ئەو 250,000 بەرمیلەوە بە پارە چەند دەکات لە پشکی گشتی هەرێم دەبڕدرێت ئەوەی تری دەنێردرێت وەکو 2019 چۆن پارەی 250,000 بەرمیلەوەکان جێڕا ئەوەی تریان دەنارد ئاوا بوو ینی پارە ئەمایەوە کاک شیروان ئەگەر بۆ نمونە هەرێم پابەت نەبووە بۆ ڕێککەوتنەوە من پێم وایە شتێک پارە دەمایەوە وەکو 2019 بەڵام لەوانەیە کەمتر بە باش یعنی لەوانەیە هەر دەوروبەری 320 میلیارەکە 300 میلیارد کەمتر چکە جاریان بە سعری سۆمۆیە فەرقی هەیە بەڵام شیعەکان دوو شتیان دەستکاری کرد بوو طبعا دەستکاریکردنەکە ناقانونیە و ناواقعیە چونکە دوجار ئەمە هاتوتە ناو لیژنەی دارایی دەنگی لەسەر درراوە نە کەسێک چ جێگری سەرۆکی پەرلەمان بێت چ تەنانەت سەرۆکی پەرلەمانیش بێ نە سەرۆکی هیچ کوتلەیەک بە شخصی بۆی نەبچێت دەستکاری بکە ئەگەر تێبینێکیان هەیە لە ڕێککەوتنەکە پەشیوان بوونەوە دەکرێت بهێنە ناو لیژنەی دارایی لە ناو لیژنەی دارایی دەستکاری بکرێت دەنگی لەسەر بدرێتەوە ئەگەر ناچۆن کەسێک لە خۆیەوە دەچێت دەستکاری بڕگە و مادەکانی یاساکە دەکات کە لە ناو لیژنەی تایبەتمەند ینی کەسەکە چێ ئێوە زانین چێ یاخود لایەنەکە ئەزانین چێ کە دەستکاری کردووە بەڵێ دوو کەس چوون حەسەن کەعبی وەکو جێگری سەرۆکی پەرلەمان وەفاڵ حساری وەکو سەرۆکی کوتلەی حکمە چون دەستکاری ڕێککەوتنەکەیان کردووە وەکو باسم کرد مەبەست لەو دەستکاریکردنە ئایا فعلەن لە ڕێککەوتنەکەیان لەگەڵ هەرێم پەشیمان بوونەوە یان هەرویستیانە یاساکە و ڕۆژە نەڕوا تەزیل بکرێت ینی چونکە یاساکە بۆ خۆی چاوی زۆر لەسەرا یاسای بەش هەڵبژاردنە کۆمەڵێک دەیانەوێت یاساکە تێپەڕێ و حەلی پەرلەمان بکرێت کۆمەڵێک دەیانەوێت یاساکە تێدەپەڕێ و حەلی پەرلەمان نەکرێت
کۆمەڵێک دەیانەوێت دامی حکوومەت بکەن ئەم پرۆژه یاسای بخەنە بەردەست و پارەیەکی زۆر لە بەردەستی کازمی بێ و حکوومەت پرۆژەی خزمەتگوزاری و هەندێک شت بکە هەندێک کە پێیان وایە کە نەخێر ئەمە دەرفەتێکی باشە بۆ بۆ دیعای انتخابی بۆ هەڵبژاردن پێشەخت و نایانەوێت ئەمە بکرێت ینی ئەم کێشە و گرفتانە هەمووی لەسەر موازنە کۆبۆتەوە بەرحاڵ دەستکاریەکە بەم دوو شێوەیە بوو کاک بۆی بۆ زۆر واضح زۆر ڕوونە دەستکاریەکە یەکەچیان لە زیاتی ئینتاجی 460,000 بەرمیل دەڵێ ئەقیامی 460,000 بەرمیل نەوتەکە دەبێت تەسلیم بکەیت ئەقیامی 460,000 بەرمیلەکە یعنی پارەی 460,000 بەرمیلەکە چەندە ئەنجا وەرە پارەی دەرهێنانی کولفە و نەوت و چی و چی و هەمووی لێ جیا بکە و پارەی 250کەمان بدەیە ئەلەو بڕگەیاندا هەر وەکو یەکە هیچ فەرقی نییە ئەلەو بڕگەیاندا ئەی بەڵام تێبینەکە چیە لەسەر یانی تێبینەکەی ئێوە چی بوو لەسەری ئەوەی دووەمیان کە دەستکاری کراوە بڕگەی ها دەستکاری کراوە چیان لێکردەوە وەکو قانونی تەمویلی عەجزی مالیان لێکردەوەی پڕکردنەوەی کورتێنانی دارایی تێپەڕێنرا یاسا قەرزەکە با بڵێ دەڵێ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزامی نەکرد ئەوە هیچ بڕەپارەیەک بۆ هەرێمی کوردستان نەجاری نەیسفماری باشە تەعنی وەکو قانونی تەمویلی عەجزی مالی ئەلێرەدا من دوو تێبینیمان هەبوو لەسەری یەکەشیان ئەوەیە کە مادام تۆ نەود ڕادەست ناکەی بەهای نەود ڕادەست دەکەی جارێکی دیکە کێشە و ململانێ و ئەو مەعمەعەی لەسەر لە ناو شارعی عێراقی دژی هەرێمی کوردستان جوڵاوە بەردەوام بە ئێمەی دەڵێنەوە ئەوەیە کە هەرێم نەود ڕادەست ناکات تۆ ئەمە چارەسەر نەکرد لە ڕاستی ئەمە چارەسەر ناوێ ئەم کێشەیە هەر بەردەوام دەبێت درێژاکێشێ هەرچەند بەڕای من چارەسەری مەسلەی نەوت لە نێوان هەرێم و بەغدا یاسای موازنە نییە دەبێت یاسای نەوتوغاز دەرکەین و لەوێ چارەسەری بکەین ئەمە دوو تێبینی دوم ئەوەیە کە تۆ 250,000 بەرمیل نەوت دەفرۆشی بە سعرێک کە کەمترە لە سعری سۆمۆ لانی کەم $10 لانی کەم جگەر لە کرێ گواستنەوە و نازانم چی ئەمانە تۆ دەبێت ئەم پارەیە نەوتی زۆر زیاتر بفرۆشی ئەنجا پارەی 250,000 بەرمیل نەوتەکە کۆکەوە بیدەی بە سۆمۆ ئەمەش هەرێم ناتوانێت ئەو کاوە ڕاستیانی ئەمەش زەرەرە ئیتر هەرێم خۆی وەفدی هەرێمی کوردستان ئەم دانوستانەی کردووە بەوە ڕازی بووە و پێیان شتێکی باشە و ئێمە دەست دەنگمان پێدا و دەعممان کرد لەبەرەوەی پێمان وایە حکوومەت مادام خۆی کردوێتی دەتوانێت جێبەجێش بکات بەڵام تێبینەکانی خۆمان وەکو شەخص دەبێت بڵێ چونکە 2000 پاش 2 مانگ 3 مانگی دیکە ئەم ڕێککەوتنە گرفتی بۆ دروست ببێ دەبێ بڵین خەلەکان لەکوێدا بووە وانە ئێمە لەناو ئێمە نزیکین لەناو لە پرۆسەکە لە تێڕوانینی شیعەکان نزیکین لە تێڕوانینی سونە نزیکین دەزانین حکوومەت چی دەوێت حکوومەت ئەو کێشەگرتانی کە هەیە بۆیە یەکەم ئەم ڕێککەوتنە تەمان ڕێککەوتن باشترە لە ڕێکنەکەوتن هەمومان لەگەڵ ڕێککەوتنی و ماوەیەکی زۆرە دامی ئەم ڕێککەوتنە دەکەین و هەمومان پێداگریمان لەسەر نەسی حکومی کردووە بەڵام مەسەلەی ئەقیام مەعمەعەی نەوتی نێوان هەرێم و بەغدا چارەسەر ناکات دەبێت لەسەر پەنابەرین بۆ قانونی نەوتوغاز و تاکید لەسەرەوە بکەینەوە دوو هەرێمی کوردستان دەبێت نەوتێکی زۆر زیاتر بفرۆشێت تا پارەی 250,000 بەرمیل نەوتەکە حاصل دەکات ئەوش بە پێی ئۆپیک بێ ڕێگەی پێ نادایانی ئەوەش بکە بەڕاستی بە پێی ئۆپیکیش یعنی تر کێشەکە لەکوێدا ڕاستی نازانم ئێستا ماوەتەوە بۆ ڕۆژی شەممە ئایا لەسەر ئەو مەسەلەی کە دەستکاری کراوە ئێمە لە ناو لیژنەی دارایی تاکیدمان کردەوە کامە نایاساییە زۆر باش و ئەوە یاساییە کە دەنگی لەسەر درراوە تێبینێکیان هەیە بابی هێنەوە ناو لیژنەی دارایی ئەمێ دوو یانەوە تا شیعە پەشیمان دەبێتەوە لەو دەستکاریکردنەوە دەچینەوە سەڵ ئەسڵی ڕێککەوتنەکە یان کورد لەم بابەتە تەنازول دەکا یانەوە تا لە بینی ئەم دوانە دەبێت حلێکی تر سیغەیەکی مشتەرەک بدۆزینەوە زۆر باشە کاکشیروان بەڵام دوجار پێم وایە بۆ ڕۆژی شەمە دەگەینە زۆرێک لە ڕێککەوتن لێکتێکیشم باشە دێمەوە خزمەتجانات بە دیاریکراوی بۆ ینی بژاردەی سێهەم کە لە نێوان هەردوو لادا هەیە چکۆ تۆ دوو بژاردە دوو ینی بژاردەی سێم دیار نییە نازانین چێ با چۆمەلای کاک پێشڕەوەسی چاودێری سیاسی دووبارە ساڵ دەبێت کاک پێشڕەو یعنی تا بۆ نمونە هەرێمی کوردستان و بەغدا بەم شێوەیە لە دانوستاندانەوە بەم شێوەیە لە مامەڵە و سەوداکردنن بە ینی نەود و هەروەها پێدانی پشکی هەرێمی کوردستان بەڵام کێشەکە زۆر لەمە گەورەترە یعنی تا ئەوەی کە چاودێران نوێنەرانی کورد لە بەغدا و بەرپرس و لایەنە سیاسیەکان دەیبینن لەمە گەورەترە کێشەکە سیاسیە کە کێشەکە بە سیاسی دەکرێت هەرێمی کوردستان دەکەوێتە کوێی مەلملانەکانەوە کاک پێشڕەو ینی دەبێت چۆن مامەڵەیشی دروست بکات و چۆن ئەم ڕێگایە
کە پڕ لە لوغمە پاک پاتۆ بووی کە بتوانێت بگاتەوە ئامانجی کە دەوێت بەڕاستی. نەورۆز و نوێبوونەوەتان باش سڵاوم بۆ جەناب و میوانە بەڕێزەکە هەیە. زۆر سپاس. لە ڕاستیە بەر لە نەورۆز وەفدی هەرێمی کوردستان لە 2000 گەیشتە ڕێککەوتن لەگەر لایەنە شێعیەکان لە چارچەوەی ڕێخستنی مادەیەکە کە ئەوەی ئێستا کاکشیروانە باس کرد. بەڵام لە 2000 ئەمە لایەنی بەرامبەر کە شیعەکان بوون ئاوەژوو پاشگەز بوونەوە لە ڕێگای دەستکاریکردن وەکو کاکشیروانیش هێمای بێکرد بە ڕێگایەکی نایاسایی چکە هەمومان دەیزانین دوای ئەوەی بڕگە یاسایەک لە لێژنەی تایبەتمەندا دەرچوو چۆن ناو پەرلەمانەوە پێویست بۆ دەکاتن دەستکاری نەکرێ ئەگە دەستکاریشی بکرێت بە فلتەرە یاساییەکانی ڕێگا پێدرا و لە نیظامی داخلی پەرلەمانە هێما ئیشارە بکرێ و کارەکانی لەسەر بکرێت بەڵام بەداخۆ ئەوە دەیبینی وا ڕوو دەدا ئەمە بەر لە هەموو شتێک ئاوەژووی ئەم دەنگۆی کردەوە کە بەشێک لە ناوەڕاست و زۆرتریش لە باشووری عێراقا کە بڵاو دەکەنەوە دەرێن هەرێمی کوردستان نایێتەوە ڕێککەوتن ئەوە دەیبینین لە حاڵەتێکە هەرێمی کوردستان لەسەر کۆمەڵی خاڵە کۆک بووە کە لە 2000 لە قازانجیشی نەبووە بەڵام بۆ لە پێناو چارەسەرکردنی کێشەکانەوە چارەسەر دەوێت هەنگاوی چارەسەر بهاوێشتێت و چارەسەری کۆمەڵێک کێشە بکات کە مێژوویەکی هەیە لە نێوان هەولێر و بەغداوە بەڵام لایانی بەرامبەرە پاشگەز دەبێتەوە وەکو من یەکێک لە قسەکان سەرنجی ڕاکێشام کاتێک یەکێک لە پەرلەمانتارەکان هێمای بۆ کردبوو شەو درەنگان با دانیشتنەکە بکرێت نەکو ئیلهامێک بێتە پێش یان ڕێگایەک بێتە پێش بۆ تێکدانی ئەم پرۆژەیە یان ئەم مسودەیە کە لە 2000 قەرار بوو پەرلەمان دەرجی لەسەر بدا وەکو بینیشمان والیات ئەمە چما پێ دەڵێ ئەمە پێمان دەڵێت عێراق بە مانە فراوانیەکەی شانۆیەکە بۆ جێبەجێکردن و بخستنەکاری ئەجندای وڵاتانی هەرێمایەتی لەلایەک وڵاتانی جیهانیش لەلایەکی ترە کە ئەمە وای کردو بەشی زۆری چارەسەرکردنی کێشەکان لە ماوەی ڕابردوو لە بخەوێتە سەر ئەستۆی ئەم هەژمونانەی کە لە عێراقا کاری لەسەر دەکات چکە هەمومان دەیزانین ئێستا کاتی ڕێککەوتنی بەغدا ینی کاتی ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغداوە لە بەردەم وادەی سازدانی هەڵبژاردننی پێشوەختەیە کە لە ماوەی داهاتووە کۆی فراکسۆنەکان یان کۆی حیزبە سیاسەکانی شانۆی سیاسی عێراقا هەم بە شیعە هەم بە سونە هەمیش بە کوردەوە باسی لێوە دەکەن کەواتە لە بەرچاویشمانە یەکێک لە کەرستەکانی بانگەشی هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی عێراقا کە وا پێشبینی دەکرێت بەشێک لە هاوچێشە سیاسەکان لە عێراقا بگۆڕێت بابەتی گەرم یان ئەولەویەتی ڕێکلامی لیستەکان بریتە لە نێوانی هەولێر و بەغدا بریتە لە چارەسەرکردنی کێشەکان نێوانی هەرێم و ناوەندە هەموو ئەوانە کەرست چکامومان دەیبینین بە شێوەیەک تەختێ شەقامی شیعە لە باشووری عێراقا کراوە کە هەمیشە وا پیشاندراوە ئەم بەشەیە کە هۆکارە بۆ پێشنەکەوتنی عێراق لە ژێرخان لە سەرخان بۆ دابینەکردنی مافە سەرەتاییەکان برکین لە هەرێمی کوردستان لە حاڵەتەکەوانیە چونکە لە ماوەی ڕابردوو ئەگە بەشە بودجەش نەهاتبی بۆ هەرێمی کوردستان بەڵام نایبینین خزمەت گوزاریە سەرەتاییەکان لە باشوورە چوو بێتە قۆناغێکی باشتر یان سەرخانی وڵات لە باشوور و ناوەڕاستی عێراقا چوو بێتە قۆناغێکی تر یان قۆناغی پێشکەوتتر کەواتە ئەمە جگە لە دەنگۆیەکی هەڵبژاردن هیچی تر نەبووە لە پراکتیکە شتێکی تر بووە کە بەڵام کاکێژەگەر زۆری گەنمونە ئەگەر دەنگۆی هەڵبژاردن بێەوە ئەو ململانێتوندەی نێوان ینی ماڵی شیعی خۆی بێت پێدوانی ینی دوجار ئەوان ینی بێباکن لە ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان چۆنەڵی بە چزانم ینی ئەیانێت لە کۆڵیان بێتەوە یان نەجاتیان بێ لە هەرێمی کوردستان زۆر جاریان ئەم قسەیە دەکرێت لە شەقامی عێراقی و بە دیاریکراوی شەقامی شیعیە لە ڕاستیە من بەر لەوەی وەڵامی جەنابتا بدەمەوە دەمەوێت ڕاستیەک هێما بکەم عێراق لە ئێستاە بەراورد بە پرۆسی عێراقی لە ڕووی جوگرافیا لە ڕووی هەژمونەوە گۆڕانکاری بەسەردا هاتووە لەلایەکە ئێستا باڵادەستی شیعەیە لەلایەکە تێکچوونی باڵاسە چکە هەمومان دەیزانی لە ژێرناوی شەڕی تایفی و شەڕی لە 2000 تیرۆر و شەڕی داعش و ئەوانە باڵاس لە نێوان شیعە و سونە بە شێوەیەک تێکچوو کە لە قازانجی شیعە و کشاوە و لە دوای ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەریش باڵاسی نێوان کورد و شیعە بە شێوەیەکی تێکچوو کە ئێستا باڵادەستی شیعە و لە دەسەلمێنێت لە عێراقا ئەمانن وا دەکەن بنمونە
دەستور جێبەجێ نەکرێ ئەمانن وا دەکەن مادەی 140 جێبەجێ نەکرێ ئەوان وا دەکەن استخاغاتی هەرێم وەرنەگیرێ و ئەوانیشن وا دەکەن چاودێر نەبن بەسەر مافە دەستوریەکان کەم داویەتی بە ناوەندە لەسەر هەرێمە کەواتە ئەمە ئێستا لە عێراق دەگوزەرێ بەشی هەرە زۆری لە باڵا دەستەکەی کە شیعەیە چونکە ئەوان لە ئەرچی خۆیان بە ئەرچی خۆیان هەڵناسن ئەمە لەلایەک لەلایەکی تریشە بێگومان من پێم وایە هەمان هەڵەی زمانی ڕژێما دووبارە دەکەنەوە شیعەکان لە دوجار کار لەسەر زەقکردنی جیاوازیەکان یان زیادکردنی پانتای نێوان کورد و عەرەبە لە چارچەوەی عێراقا هەم کورد وەکو بەشە کوردستانیەکەی عێراقا هەمیش عەرەب وەکو بەشە عەرەبیەکەی عێراقا کار لەسەرەوەکە دەکەن وەکو چۆن لە دوای ڕاپەڕینە کە ڕێیەک وابوو لە ناوەند لە بەغداوە کاری لەسەرەوە دەکرد ڕێگای هەرێم بدەن با خۆیان و کارەکان بدەن لە دوجار وای کرد جیاوازیەکان زۆر جیاوازتربی من پێم وایە لە ئەنجامی بێئەزموونی دەوڵەت مەداری شیعە لە کۆی کایەکانەوە کە ئێستاش هەمومان لەسەرەوە کۆچین هەم چاودێرە جیهانیەکان هەم چاودێرە هەرێماتیەکان هەم چاودێرە عێراقیەکانیشەوە کە پێیانوە ڕەوتی شیعە یان بەمانە فراوانەکەی هێزی شیعە لە دەوڵەتداریە لە حکومڕانیە لە ئیدارە لە مواکبەی ئیدارەدانی عێراقا سەرکەوتوونە بوونە ئەمن پێم وایە هەمان حاڵە دووبارە دەکەنەوە کە لە دوجار نێوانی هەولێر و بەغدا یان نێوانی هەرێمی کوردستان و ناوەندە زۆر زیاتر دەکات کەوا دەکات جیاوازەکان بە شێوەیەک پانتایی فراوان بگرێت کە لە دوجار خستنەوەیان یان پەرتەسکردنەوەیان زۆر ناکۆک بیتن یان زۆر قڕز بێت بۆ عێراقا بەڵام دێمەوە سەر ئەسلی ئەو مەسلێ ئەمە ئێستا لە عێراق دەگوزارێ بریتی نییە لە ویستی عێراقیەکان بەڵکو بریتە لە ویستی جێبەجێکردنی ئەجندای دەوڵەتانەوە چونکە هەمومان دەیزانین ئەم هەڵبژاردنەی داهاتوو هەڵبژاردنێک دەبێت بەهۆی جیاوازی میکانیزمی پرۆسی هەڵبژاردننی داهاتوو بەهۆی کاتی هەڵبژاردننی داهاتەوە هاوچێشەکان بەشە و جیاوازی زۆرە بە دەست خۆشکاک پێشەوە دێمە خزمەت جەناوە دیاریکراوی لەسەر هەژمونی وڵاتان قساکەم کە ئاخۆ ئێستا ینی لە چه ئاستێکدایەوە کێرڤی هەژمونی وڵاتان بە دیاریکراوی هەندێک لە وڵاتانی هەرێمایەتی لە عێراق سەر لایەنە شیعەکانەوە چۆنە دواتر وەڵامیان پرسیارم بەرەو کاک شیروان باست لەوە کرد کە شەمە یعنی لە بەغدا جارێکی دیکە کۆبوونەوەکان دەست پێکاتەوە و لایەنە ناکۆکان دێنەوە نێو کۆبوونەوەکانیان بە دیاریکراوی لەسەر پشت هەرێمی کوردستان وتە دوو بژاردا هەیە یعنی یا ئەوەیە ئەوان پەشیمان دەبنەوە یاخود هەرێم مل ئەدا بەڵام بژاردی سێم چییە لە نێوان ئەم دوو لایەنەدا ینی ئەگەر بۆ نمونە گریمان نەگەشتە ڕێکەوتن یعنی ئەو کاتە چییە بێت یان هەرێمی کوردستان بە تەواوەتی پاشەکشە دەکات لەوەی کە هەی بۆ لە بەغدا و شیعەکانیش بە هەمان شێوە دەستبەرداری کورد دەبن یان ئێوە چۆن ئێڕوانن لە مەسەلەکە بە دیاریکراوی چکە ئێوە وەکو خۆت وتت لە عمقی ینی ململانێ و ئەم مەسەلانەدان کە ڕۆدا لە بەغدا یەکەم تەسەور ناکەم بگەینە ئەو حاڵەتی کە بەبێ کورد بڕوە و نەگەینە ڕێککەوتنیان نەگەینە لێک تێگەیشتن یعنی متەفائلم لەو بارەیەوە ئەوە گرنگە بەڵام دەستکاریکردنەکە ئەوەی کە هەرێم زۆر بەلایەوە قورسە مەسەلەی ئەوەیە ئەگەر هەرێم ئیلتیزامی نەکرد من پێم وایە بەڕای خۆم یعنی هەرێم ئەمە زۆر نەکاتە خاڵێکی زۆر با بڵین ناکۆچی چونکە مادام هەرێمی کوردستان زیاتر لە جارێک ڕایگەیاندەوە کەوان دەیانەوێت ئیلتیزام بکەن کەواتە پێویست ناکات ترسیەوە شەوە گەر ئیلتیزام نەکراچی دەبێت هەرچەند من جارێککە دووبارەی دەکەمەوە دەستکاریکردنەکە نایاساییە ئەگەر شیعە پەشیمان بە تۆ لە ڕێکردنەکەی دەبێت بهێنێتە ناو لیژنەی دارایی بەڵام دوجار مادام دەچینەوە مفاوەزات جارێکی دیکە دەبێت مرونەتێک هەبێ و نەرمێک بنوێنین لەسەرەوەی کە ئایا لە بەرامبەر با بڵین ئیلتیزام نەکردنی حکومەتی هەرێمی کوردستان ئەوان داوای چی دەکەن باشە کاک شیروان ینی خۆتۆ بۆ نمونە ئێستا ئاماژەت بۆدا ئەگەر هەرێم ئیلتیزام نەکا ینی خۆ عقوبەی نیە سزای نیە ئیتر بۆ ینی هەرێم شکی هەیە لەو بڕگەیەوە ڕاستی یعنی ترسەکە لەوەیدا ئایا هەرێم بۆت مەترسی لەوە هەیە کە ئیلتیزام نەکا فعلەن نیەتی هەیە ینی ئیلتیزام نەکات ئەو ئیلتیزام نەکا کە من پێم وایە نەخێر ینی چونکە ئەوەی کە بە ڕاشکاوی لە وەفدی هەرێممان بیستووە ئەوەیە کە ئەوان ئیلتیزام دەکەن بەڵام دەکرێت لێرەدا با بڵین ترسی ئەوە هەبێ کە ئەم بڕگەیە بەکاربێنن وەکو قانونی تەمویلی عەجزی مالی بۆ نەناردنی هیچ ڕەپارەیەک بۆ هەرێمی کوردستان بەڵام کاتێک کە تۆ دەچێ مفاوەزات و هەموو شتەکان جێبەجێ دەکەی دواتر و دەبێتە یاسا دەنگی لەسەر دەدرێ و ئێستا وەکو کاتی تەمویلی عەجزی مالیش نییە محکەمەی ئیتیحادی هەیە ئەو کاتە دەتوانی پەنابەری بەر محکەمەی ئیتیحادی بۆ تەفسیری قانونەکە بۆ ئەوەی کە حەق لە لای کام لایە یعنی ڕێو شوێن زۆرە ئاخی کێشەکە ژەوەیە کاک شیروان خۆتە نەزان ینی محکەمەی فدرالیش بەو شێوەیە ینی تەمشیەکرا لە ئەنجومەنی نوێنەران ینی کورد
تا ڕادەیەک ینی بەشدار نەبوو و ینی زۆر لە لایەنەکان گلەیان هەبوو لەوەی کە بۆ شێوەیە دەستکاری یاساکە کراوە یاخود کورد تا ڕادەیەک پەراوێز خراوە لەوە شابامان شێوە. نا تەسەور ناکەم ئەمە دوو ئەوە هەبوو طبعا بەشێک لە کوردەکان لەگەڵ یاساکە نەبوون لەگەڵ تعدیلەکە بوون بەڵام دوایی کە یاساکە دەنجی پێویستی نەهێنا 220 کەس ئامادە نەبوو بۆ کۆبوونەوەکە تعدیلەکە ڕۆژ خۆ بەشێک لەوانی کە نەهاتنە ژوورێش لەگەڵ تعدیلەکە بوو. ڕاستە وەکو جاران نییە چکە جاران نۆح قازی بوون دەبوو هەر نۆیان دەنگ بدەن رازی بن یعنی قرار بە ئیجماع دەردەچوو ڕاستە ئێستا بە ئیجماع نییە بەڵام لەوێش کورد قورسایی خۆی هەیە دوو قازی کوردی لێیە لە فقەهای دین کوردی تێدایە اینجا دادگاکە مەسەلەیەکی قانونی بەحتە یعنی ڕاستە لە هەموو دنیا مەسەلەی محکەمەی ئیتیحادی و محکەمەی فیدراڵی بوعدێکی سیاسی هەیە و دەبێ هەوڵی ڕاگررتنی هاوسەنگی بدا بەڵام کوردیش لەوێ پێگەی خۆی هەیە دوجار و مەترسیەمان نابێ بەڵێ تەسەور ناکەم یعنی مەترسیەکە یەکجار ئەوە گەورە بێ و فعلەن بۆ تەفسیری قانونەکان و بۆ تەفسیری هەندێک حاڵەتی خلافی لە نێوان هەرێم و بەغدا لە نێوان پارێزگاکان و بەغدا لەسەر تەفسیری هەندێک مادەی دەستوری لەسەر تەفسیری هەندێک یاسا قانون کە دەردەچێ و ئەگەری با بڵێن جیاواز هەڵدەگرێت و تەفسیری جیاواز هەڵدەگرێت پەنا دەبرێتە بەر محکەمەی ئیتیحادی ببوورە قسەکەش پێ بڕۆن خواک بیرە نەچێتەوە ینی کێشەکە ئەوەیە و مەترسیەکە ئەوەیە تاوەکو ئێستا هەرێمی کوردستان لە هەموو ئەو غەدرانە و ئەو ناحەقیانی بەرامبەری کراوە تا ئێستا یەک قەزەی نەبردوە ناو دادگای فیدرالیەوە ینی ئەمەیە مەسەلەکەەوە ئەمە هۆکاری ترسەکەیە نانا پێشتر ڕێمە بۆ ئەوەی کە ئایا مادەی 140 کۆتایی پێ هاتووە کۆتایی پێ نەهاتووە دادگای ئیتیحادی محکەمەی ئیتیحادی بڕیاری دەکەم مادەیەکی بەردەوامە کۆتایی پێ نەهاتووە پەنای بۆ بردووەکەواتە هەرێمی بەڵێ یەک دوو جار وە لە قەرارەکانی لە قازانجی کورد دەرچووە نا کورد ئەم ڕێگایی تاقی کردوەوە و تێشیدا سەرکەوتوو بووە ئەتوانین لە بودجەشا تاقیکاتەوە لە بودجەشدا دەتوانین جارێکی دیکە ئەگەر پێمان وا بوو حکومەتی عێراقی وەکو خۆی جێبەجێ ناکە دەتوانین پەنابەرینە بەردادگای ئیتیحادی باش بۆەوە شێستا بۆ منە لە کاتی تەمویلی عەجزی مالی ئەوەی یاسای پڕکردنەوەی کورتێنان بەو پێی حکومەتی هەرێمی کوردستان هاتە بەغدا استعدادی خۆی دەربڕی ئامادە بوو هەموو بڕگەکان جێبەجێ بکە بەغدا جێبەجێ نەکرد خۆ بەدڵنیایەوە ئەگەر کاتە محکەمەی ئیتیحادی هەبە پەنامان دەبردە بەر محکەمەی ئیتیحادی بۆیە لە مەودوعانی ئەم ترسە نابینین بەڵام لە بینی ئەم دووەدا دەکرێت بگەینە جۆرێک لە ڕێککەوتن یعنی ئەویان چۆنە ئەو ڕێککەوتنە بەڕای من دەکرێت لانی کەم زامنی موچەی فەرمانبەران بکەینەوەی کە تعویزات و مۆزەفینە ئەوەی کە ئیسیسماریە ئەوەی کە جاری تەشغیلیە دەکرێت مەجای ئەوەی تێدا بێ ئایا هەرێم ئیلتیزام دەکەن ئیلتیزام ناکە ئەوە بخرێتە بەرمەترسیەوە چونکە بۆ ئێمە زۆر گرنگە مەسلەی موچەی فەرمانبەران نەخرێتە بەرمەترسی سیاسیانەی کە لەنێوان هەرێم و بەغدا هەیە جارێکی دیکە باش هەرێم ئیلتیزامی کرد ئیلتیزامی نەکرد پارەی نارد پارەی نەنارد ئەوەندەی فرۆشت کاکشراوڵا من ببوورە ئەمە لەسەر ینی نیهەتی بەڕاستی لایەنەکانی شیعە چکە باسە دە دوو لایەنکردی چیان لەوانە تەیاری حکمە ینی ئێمە لە هەرێمی کوردستان کاتێک کە لایەنەکانی شیعە بە دیاریکراوی تەیاری حکمەش کە چەندین سەردانی گرنگیان ئەنجامدا بۆ هەرێمی کوردستان هەمیشە پاڵپشتی داوا و داخوازی خەڵک بوون و موچە و بودجەی هەرێمی کوردستان بوون ینی هۆکاری چیە بۆ ئەوان لە لیژنەی دارایی ئەویان کرد بەڕاستی ئێوە لێتان نەپرسین و گلەی و گازندەی کورتان نەگەیانە ئەوان من دەمەوەکو خۆی بگەێنم تاوان بەڕێز فالح ساری کە هەم سەرۆکی فراکسیۆنی حکمەیە هەم یەکێکە لە ئەندامە دیار و کاریگەرەکانی لیژنەی دارایی و نزیکی سید عمار حەکیمە ئەو لەگەڵ بووە لە کاتێک کە جێگری سەرۆکی پەرلەمان کە سەر بە تیاری سەدریە باڵێنە سایرۆنە دەستکاری ئەوەیان کردووە ئێمە پەیوەندێکی باشمان لەگەڵ سید عمار هەیە و پەیوەندێکی باشمان لەگەڵ تیاری حکمە هەیە لەگەڵ سایرۆنیش بە هەمان شێوە و لەم دوایانەدا سەردانە سیاسیەکانی باڵێن پارتی دیموکراتی کوردستان بۆ بەغدا لەگەڵ تیاری سەدری و لەگەڵ سایرۆن زۆر زەق بووە لەگەڵ هەموو لایەنەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوە ئەمە لە ڕێککەوتنی یان با بڵێن پەیوەندێکی باشمان لەگەڵ لایەنە شیعەکان هەیە بەڵام من پێشتر باسم کرد ئێمە تا ئێستا نازانین ئایا شیعە لە ڕێککەوتنەکە پەشیمان بۆتەوە یان هەرویستیانە یاساکە نەڕوا و ئاسانترین ڕێگا بۆ ئەوەی بیکەنە بەهانە بۆ یاساکە نەڕوا پشکی هەرێمی کوردستان بووە یعنی من شخصیە تەمانەمە هەندێکیەوەی کە دەڵێم تەحلیلە هەمووی زانیاری نییە من تەحلیلی شخصی خۆم ئەوەیە کە لەوانەیە هەرنیان ویست پێ یاساکە بڕوا
و باش ضعیفترین حەڵقە لەم یاسایە بۆی دەستکاری بکەن ئەوەی هەرێمی کوردستان بوو فعلەن وای لێ هات یاساکەش نەڕۆیشت. کەواتە کێشەی خۆیان زەق کردەوە لەوەی کە وەکو جەناب دەڵێی پشت هەرێمی کوردستان بکەنە بیانوێک. طبعا تا ئێستا هەموو طبعا ڕاستەوە شەوە هەمومان ڕێکەوت بووین، یعنی شیعە ڕازی کرا، کورد ڕازی کرا، سونە ڕازی کرا، بەڵام دوجار مەشهەدی سیاسی عێراقی زۆر ناجێگیرە، یعنی بە لەحەزات دەگۆڕێ، بە سەعات دەگۆڕێ، بۆیە یعنی ئاسانە ئەم ڕێکەوتنانە بە سەریعی تێک بچنەوە. بەڵام خۆ لەوانەشە خێری تێدا بێ، خۆ ئەگەر هاتپا و ڕێکەوتنەکە ئەوەندە بە ئاسانی هەڵبۆشێنێتەوە لەوانەیە سپێنی حکومەت جێبەجێ نەکرد، لەوانەیە لایەنێک بەهانەی بە حکومەت گوتپا نابێت جێبەجێکەوە، بۆی ئەم ئیشکالش نەمێنێ، بەڵکو بتوانین تا شەمە لەسەر ئەم مەوزوعە یەکجاری بگەینە لێک تێگەیشتێکی باشتر و شەمە یاساکە دەنگی لەسەر بدرێت. بەو هیوایین دەست خۆشکاک شیروان دێمە خزمەت جەنابەت. بەڵێ کاک پێشڕەو، ینی ئەمێ بازەوە بکەین، ینی چکە جەنابەت تیشکە خستە سەرەوەی کە هەژمونی وڵاتان، ینی بە دیاریکراوی هەژمونی وڵاتانی هەرێمایەتی، ینی زۆر کاریگەرە بەسەر لایەنە شیعەکانەوە و بەسەر شارعی شیعەوە. و کاکشیروان ژۆکو دەڵێت یانیەوە تا بۆ نمونە کورد و لایەنە سیاسیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان پەیوەندیشی زۆر باش و مێژوویان هەیە لەگەڵ لایەنە شیعەکان بە دیاریکراوی، کەواتە ئەمەی کە ڕوویداوە بە دیاریکراوی هەژمونی یەکێ لە وڵاتانی هەرێمایەتیە کەوای کرد بۆ نمونە لەو شەوەدا ئەم پەیوەندیانە یاخود ئەو ڕێکەوتنە کە کرابوو لەسەر بوجە و بوجە نەچێتە پەرلەمان، نەچێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. هەژمونی وڵاتان تاکەی بەردەوامە بێت لەسەر عێراق بە دیاریکراوی و لەسەر لایەنە شیعەکان، و ئەگەر وابێت ئاخۆ ئایندەی عێراق بەرەو چووەگا بەجددی. لە ڕاستیە ئێمە دەبێت ڕاستیەک بزانین، ئەم تیمەی ئێستا لە پەرلەمانی عێراقا بەزەقتر و لە ناو حیزبە سیاسەکانی شیعەیە بەمانە فراوانیەکە کەمتر بەراورد بە ئەندام پەرلەمانەکان کە سیاست دەکەن، نوێنەراتی شیعە دەکەن، بەراورد بە خولی دووەم و یەکەمی شیعەکانە زۆر جیاوازن. ئێستا پێیان وایە هەم ڕامانیان جیاوازترە بۆ کورد، هەم بۆ ململانی سیاسیەکان، وە کەمتریش ئەم معاناتە هاوبەشەی کورد لە بەرچاو دەگرن کە لە ماوەی ڕابردووە لە ژێردەستی ڕژێمە پێکەوە بە هاوبەش هەیەیان بوو. هەمومان دەیبینی ڕۆژانە ئەم لێدوانە جیاوازانەی بەشێک لە بەشی هەرە زۆری لە پەرلەمانتارەکانە دەیبینین کە بێگوێدانە تاریخی ڕابردوو، بێگوێدانە ویستی تەبابوون، پێگوێدانە ڕێککەوتن، هەموو ئەوانە دەبینێت. کەواتە ئەمە ڕاستیە لێ ئێستاە ئەم کاراکتەرانەی ئێستا لە گۆڕەپانی سیاسەتە کار دەکەن بە ڕێژەیەکی زۆر جیاوازتر بیر دەکەنەوە بە هەم تیمی دووەم و هەم تیمی یەکەمی شیعەکانە، ئەگەر چیش لە ناو حیزبەکان بەشێکان ئیجابی بیر دەکەنەوە. ئەمە لەلایەک لەلایەکی ترە بەشێک لە چاودێرەکان پێیان وایە عێراق کلیلی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، وەکو چۆن لە ماوەی ڕابردووشە ئەزمون کراوە هەمیشە ئەگەر هەو وڵاتی توانی بی ئارامی لە عێراقا بەرقەرار بکات دەتوانێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە بەرقەراری بکە. هەمووشمان دەیزانین ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆرترین بەریەکەوتنی هەژمونەکانی تێدایە لەسەر ئاسی هەرێمایەتی بەراورد بە ماوەی ڕابردوو لە بەرەو ئێستا عێراق وڵاتێکی لاوازە زۆرترین دەستکاری هەژمونەکان دەکرێت، هەم لەلایەن ئێران و هەم لەلایەن تورکیا و هەمیش لەلایەن سعودیا و دانا بەشی زۆری وڵاتانی سونیشەوە کاری لەسەر دەکەن. دەیانەوێت عێراق ببێت بە پانتایی جێبەجێکردنی هەژمونەکانیان، چونکە هەم لە ڕووی جیۆگرافیاوە، هەم لە ڕووی جیۆپۆلیتیکەوە، هەم لە ڕووی ئیکۆنۆمیشەوە کە لە ماوەی داهاتوو باشتری زەق دەبێتەوە. عێراق وڵاتێکی گریگە بۆ وڵاتانێک کە کاری لەسەر دەکەن. ئەمە لەسەر ئاسی هەرێمایەتی لەلایەک لەسەر ئاسی جیهانیشەوە، چونکە هەمومان دەیزانین کابینەی ئێستای ئەمریکا بەسەرکردایەتی جۆ بایدنە کاتێک لە کاتی بانگەشەوە هێماکان بۆەوە بوون کە ڕامانێکی جیاواز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات، بە تایبەت لە نێوان ململانی بینی ئێران و ئەمریکاوە دەیەوێت جیاوازتر هەنگاو بنێت بەراورد بە سەرۆکی ڕابردووی ئەمریکاتۆن دۆناڵد ترامپ، بەڵام ئەوە لە پراکتیکا لە بەرەوەی بە شێوەیەک گرێیەکان ئاڵۆز کراوە، بە شێوەیەک کراوەتە گرێک کۆرە زەحمەت بتوانێت بایدنیشە یان بیەوێ ئەم گرێیانە بکاتەوە لە دوجار نێوانی خۆی و ئێرانە ئاش بکاتەوە، لە دوجار ئێرانیشە کە لە بەرەوەی هەنگاوی یۆرانیۆمە چوویتە پێشترەوە پێی وایە زەحمەت دەتوانانی هەنگاوێک بچێتەوە پاشەوە خۆی مقێت بکە. کەواتە لە پێناو ئەمەیە ئاڵۆزیەکان لە گۆڕەپانی عێراقا زیاتر دەکرێت وەکو واش پێشبینی دەکرێت. ئەمە لەلایەکی تریشە ئێستا هەمومان ڕوە و لە دوای پەتای کۆرۆناوە وڵاتانی جیهانی بە شێوەیەک پێویستیان بە قەرەبووی ئەم زیانە مادیەیە کە لە ئابووری وڵاتەکانیان لێی کەوتووە، پێویستیان بەوەیە قەرەبووی ئەم زیانانە بکەنەوە کە لە ماوەی
کۆرۆناوە تووشی ئابووری وڵاتەکانیان بووە بۆیە یەکێک لە بازارە باشەکان کە لە دوجار ئەمە ببێتە کلیلی بازارێکی بەرفراوانتریش کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێویستیان بەوەیە جۆرێک قەرەبۆکەی لەوە سەرچاوە بگرێت چونکە هەمومان دەیزانین هەمیشە بەرژەوەندیە مادیەکان بەرپێشەوەی بنەمایەکانی مرۆڤ دەکەوێت تەنان زۆرجا بنەمای مرۆڤیشەوە بۆتە قوربانی بەرژەوەندی مادیەکانەوە بۆیە هەموو ئەم ئالۆزیانەی کە لە ئێستا لە عێراق دەگوزرێت هەمووی بە شێوەی ڕێژەی دەچێتە قالبی ئەم خانانەی کە من هێمان بۆ کرد بەڵام بە شێوە گشتێکە عێراق ئێستا هەمووشمان دەیبینین بەهۆی تێکچوونی باڵانس لە بینی شیعە و سوننە لەلایەک و بینی شیعە و کورد لەلایەکی ترا جۆرێک غروربوون جۆرێک ینی خۆ بە براوەبردن لەنایان شیعەکانە بەدی دەکرێت وەکو دەیبینین ئێستا تازەن هێما لەسەر ڕوتی حکمە کرا خودی سید عەمار حەکیمە بە زۆرترین لێدوان لە ئاستی فەرمیەکانیان لەسەر ئاستی کۆبنەوە باڵاکانە بە شێوەیەک دەدات کە لە قازانجی تەبایەتی نێوان کورد و عەرەبە دابی بەڵام دەیبینین لەسەر ئاستی خوارەوە ئەو یەکێک لە هۆکارەکانی نادەستوریانەی دەستکاریکردنی مادەی 11 یان ئەم تاخیرکردنی ئەم ڕێکەوتنە دەیخین یەکێکە لە کاراکتەرەکانی ئەم ڕەوتەیە کەواتە چمە ئەمە دەرخەری ئەوەیە وەکو زوو شێمان بۆ کرد ئەم ئالۆزیانی ئێستا ڕوودەدا ڕۆ زیاتر و ئالۆستر دەبێت چونکە هەمومان دەیزانین لە داماوەی داهاتوو وا پێشبینی دەکرێت بەریەکەوتنەکانی نێوان تورکیا و ئەمریکا ئەوروپا تۆختر بێت بەریەکەوتنەکانی ئێران و ئەوروپا و ئەمریکا بەتایبەت ئێران و ئەمریکا تۆختر بێت وەکو چۆن بەریەکەوتنی نێوان سعودیا و ئێرانیشا پێشبینی دەکرێت ئالۆستر و تۆختر بێت وەکو چۆن هەنگاوەکانی بەریەکەوتنی کاریگەری چێ بێ بۆ سەر ڕوتی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بە دیاریکراوی لە 2003ەوە یەکێک لە کوشتەی عێراقیەکان کە هەمیشە بادزیان لێوەداوە بریتین لە ئەنجامی ئەم بەریەکەوتنانە ڕوود دەدا هەمومان دەیبینین ئەمە تیرۆر دروست دەبێت بەشی زۆری چاودێرەکان لەسەر ئاستی جیهانیشەوە لەسەر ئاستی سنتەری زۆر گەورەی جیهانیشەوە وەکو بینیشمان لەسەر ئاستی خودی کاراکتەری دۆناڵد ترامپا کە هەمیشە هێمای بۆ دەکرد دیموکراتەکان لە پشتی ئەم دروستکردنی ئەم ڕێکخراون وەکو چۆن دەیبینین لەولایە تورکیا بەشێک سپۆنسەریان دەکات کەواتە ئەمە تیرۆر داعشەوا بێت ئەمە ناکۆچەکانی شیعەوا بێت ئەمە نێوان کورد و شیعەوە بەشێک لە سەرچاوەکانی ڕیفراندۆم و دواتریشەوە دەرهاوێشتی ڕیفراندۆم کە 16 ئۆکتۆبەر بوو بەشێک پەیوەندی بە وڵاتانی هەرێمایەتی هەبوو ئەمە دەرخەری ئەوەیە ئەم بەریەکەوتنانە ئالۆزی زیاتر دروست دەکات بەڵام لەبەر چاوما بێت بە هەر یەکێک لەم پۆلینکردنی ئەم سێ جانبەی کە من باسم لێ کرد یەکەکیان بۆ قەرەبووکردنەوەی ئابووری بی یەکەکیان بۆ جیۆپۆلەتیکەکە کە بە کلیلی ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەرێم ئێستا بوویتە دیفاکتۆ بەشێک لە وڵاتەکان بەرنامەیان هەیە ئەم بشوێنە بپارێزن یەکەکیان لەبەر جوگرافیایەکە من جارێشتریش ئەم قسەم لە کەناڵەکە ئێوە لە بەتایبەت لە بەرنامە پانۆرامە باس کردەوە ئێستا من دووبارە دەکەمەوە هەرێمی کوردستان کە ئێستا لەسەر نەخشەی سیاسی بەشێکە لەسەر نەخشەی هەرێمایەتی بەشێکە لەسەر ئاسی نەخشەی سیاسیشە بەشێکە لەبەر خودی کاراکتەرە سیاسەکانی ناو هەرێم نییە بەڵکو بەهۆی بوونی جیۆپۆلەتیک و جوگرافیەکە ئەم ئیکۆنۆمیە چکە هەمومان دەیزانی ئێستا هەم لە ڕووی نەفتەوە هەم لە ڕووی گازەوە گەنجینەیەکی زۆر لەژێر ئەم خاکە هەیە کەواتە هەمیشە وڵاتان بۆ جێگەریکردنی ئەم بازارە پێویستیان بە ئارامکردنی ئەم سیاسەیان لە بەرچاوگرتن و مانەوە هەیە لەم شوێنە دەست خۆش کاک پێشەوە سوپاسم کاک شیروان ینی ئەگەر هەر سەبارەت بە بودجەی عێراق ینی بەدەر لە ڕێکەوتنی لەگەڵ هەرێم چکە یەکێک لە گرفتەکانی دیکە ناکۆشی زۆرێک لە نەشیعەکانە بە دیاریکراوی و هەروەها لە نێوان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق و بە دیاریکراوی لایەنە شیعەکانیشە ئەویش نرخی دۆلار کە بەرز کرایەوە و نرخی دینار دابەزێنراوە بە دیاریکراوی ئەمە ژوای کرد تا ڕادەیەک هەم شڵەژانی لە بازار دروست کرد هەم بارگرانی بۆ زۆرێک لە هاوڵاتیان دروست کرد ئێستا دەنگۆکەش ئەوەیە هەندێک لە لایەنەکانی شیعە داوا کرد کە دەستکاری نرخی دۆلار بکرێت ئەمە هۆکارە یاخود کێشەی دروست کردووە لە ناو لیژنەی دارایی و لە نێوان لایەنە شیعەکان بۆی کە بودجە بەم شێوەیە پەک بخرێت یاخود نەخێرەمە دوجارە ڕۆک و خۆی تێپەڕێنێت کاک کاورێ مەسلەی نرخی دۆلار تەمان چەند جاری کە باسمان کردووە بەڵێ جاری یەکەم ئەم گۆڕینی نرخی دۆلارە لە 2016ەوە سندوقی نەقدی دەولی بانکی دەولی داوا لە عێراق دەکەن کە نرخی دۆلار بگۆڕێت لە کۆتایی ساڵی ڕابردوو لە کۆبنەوەیەکدا بە ئاشکرا پێیان گوتوون ئەگەر نرخی دۆلار بەم شێوەیە بمێنێتەوە نەیگۆڕن دیناری عێراقی ئاستەکەی دادەبەزێەوە کوتمەنی ئێرانی لێرێ ئەمە وەکو با بڵین ئاگادارکردنەوەیە یان هەڕەشەیە یان
يعني بەم شوێ بە ڕاشکایی بە عێراقیان گوتووە. طبعا سببەکەی چیە؟ دوو سببی هەیە. سببێکیان ئەوەیە کە کاتێک دۆلار نرخەکەی نزمە تۆ لە ناوخۆدا هەر بەرهەمێکت هەیە ناتوانێت منافەسەی بەرهەمی دەرەچی بکە. هاوردە بە دۆلارە هەرزان دەکەوێت بۆیە هەرچی لە ناوخۆ بەرهەمی دەهێنی ناتوانانی بەم نرخە بیفرۆشی، بۆیە تەشجیعێک نییە بۆ بەرهەمی ناوخۆ. ئەمە یەکەچیان. طبعا ئێستا کە دۆلار نرخی بەرز بۆتەوە لە ناوخۆدا وردەوتە دەتوانی کاریگەری ئەوە دەرکەوێت. بەرهەمی خاڵێکی گرنگە. طبعا ڕاستە بەرزبوونی نرخی دۆلار هەموو خەڵک زیانی لێ کرد، بە تایبەتی ئەو تەبەقانی کە دەخلێکی دیاریکراویان هەیە، کاسبکارە لە بازار، موچەخۆرە، فەرمانبەرە، ئەمانە هەمووی زەرەری پێدەگات لەبەرەوەی ڕێک ئەو پارەیەکە وەری دەگریانەوەی کە دەستی دەکەوێت لانی کەم لە 120 قوی شیڕایی هێزی کڕینەکەی لەدەست داوە. ئەگەر جاران بە 800,000 کۆمەڵێک شت بکرێت دەبێت ملیۆنێک بدە تاوە کۆهۆنەمان شت دەکڕێت بەم شێوەیە. بەڵام بۆ دوورمەودا وا دەکات کە لە ناوخۆدا بەرهەمی ناوخۆ باشتر گەشە بکات. ئەمە یەکەشان. دوو، بەشی هەرە زۆریا و دۆلارێکە دەخرایە بازارەوە تەهریب دەکرا، دەبرا بۆ وڵاتانی دەوروبەر. بۆچی؟ لەبەرەوەی لێرە هەرزانتر بوو تا لەوێ. ئێستا کەوای لێ هاتووە، ئێستا بنمونە جاران بانقی مرکزی ڕۆژانە 200 میلیۆن دلار، 250 میلیۆن دلار، 270 میلیۆن دلار تەنانەت دەخستە بازارەوە بە ناوی هاوردەکردنی شت، هاوردەکردنی کەلوپەل. بەڵام کاتێک کە تۆ ئەم دوو مقارنەیە دەکەیت چەند پارە خراوەتە بازارەوە، چەندیش کەلوپەل هاتووە، جیاوازیی زۆر هەیە، بەشێکی زۆر لەم دۆلارە بەکار نەهاتوە بۆ هاوردەکردنی شت، بەڵکو تەهریب کراوە، براوەتە دەرەوە. ئێستا ڕۆژانە حکومەتی با بڵێن بانکی مرکزی 50 میلیۆن دلار زیاتر کەمتر ئەوە نەدەخاتە بازارەوە، یعنی تەهریبی دۆلار نەما. کەواتە هەم سندوقی نەقدی دەولی، هەم بانکی دەولی، هەم حکومەتی عراقی توانی دەست بەسەر ئەوەدا بگرێت کە هیچ کە دۆلار نەچێتە دەرەوە. اینجا ئەمە سەلاحیەتی بانکی مرکزی خۆیەتی، سەلاحیەتی پەرلەمان نییە. کوتلەی سیاسی، ئەندامی پەرلەمان، هەر کەسێک بەیاننامە دەردەکا، تەسریح دەدا، ئەمە هەمووی مزایداتە لە سەلاحیەتی پەرلەمان نییە، سەلاحیەتی حکوومەت و بانکی مرکزی خۆیەتی. ئەوەی ئێمە ئاگامان لێیە تەنانەت تا ئەم ڕۆژ لە ناو لیژنەی دارایی هیچ نیەتێک نییە حکوومەتی عراقی جارێکی دیکە دەستکاری نرخی دۆلار بکاتەوە. لانی کەم خوتەکە بۆ 3 ساڵە، دوای 3 ساڵ اینجا دیراسە دەکرێت جارێکی دیکە ئایا وەکو خۆی میهێڵدرێتەوە بەرز بکریان زیاتر کەمتر بکرێتەوە، کە بەگشتی ئەم هەموو سوودێ هەبوو بێ بۆ عێراق بە دڵنیایی یعنی دەستکاری ناکرێت. اینجا سوودێکی تری عێراق بە گۆڕینی نرخی دینار و دۆلار لە 2021دا تا کۆتایی ساڵ 23 تریلیۆن دیناری دەست دەکەوێت. یعنی کورتهێنان پێشتر پێش دەستکاریکردنی نرخی دۆلار زیاتر لە 100 تریلیۆن دینار بووە. کاتێک کە پرۆژه یاساکە هاتە ناو پەرلەمان 71 تریلیۆن دینار بوو، یعنی ئەمەکەی دوای ئەوەی کە نرخی دۆلار دەستکاری کرا ئەمە نزیکەی 30 تریلیۆن دینارە دابەزی. بۆیە اینجا شتێکی زۆر بەسیط ئەویش ئەوەیە حکوومەت دۆلاری هەیە، نەوت بە دۆلار دەفرۆشێت کە لە 194 زیاتری داهاتی عێراق بە دۆلار لە نەوتەوە ئەم نەوتە بە دۆلار دەفرۆشێت. دۆلارەکەی بۆ هەر 100 دۆلارێ 120,000 دەستکەوێت یان 145,000 دەستکەوێت. حکوومەت ڕاستە طبعا حکوومەت بە هەنگاوەکە زۆر بە خێرایی بوو، لە ناکاو بوو و حکوومەت دەبوو هەندێک بە تەدریجی ئەمەی کرد بە و حکوومەت دەبوو هەندێک بڕیاری تری دابا بە تایبەتی بۆ دەعمی ئەو چینانەی کە داهاتێکی مەحدودیان هەیە بۆی ئەوەندە کاریگەریان لەسەر نەبێ. هەموو ئەوانە ڕاستە، بەڵام دوجار حکوومەت استیفادەیەکی زۆر لە نرخی دۆلار کردو، بۆیە بە تەوقعاتی من بە پێی زانیاریەکانی ئێمەش کە لە ناو لیژنەی دارایی و لە لایەنە پەیوەنددارەکانەوە هەمانە حکوومەت جارێکی دیکە مەبەستی دەستکاریکردنی نرخی دۆلاری نییە. کاکشوان لە ماوەیە خولەکەمێ دواسەرنج و پەیامی خۆشت بنێریت بە دیاریکراوی لەسەر ینی هەفتەی ئایندە کە دێتە پێشەوە بزانین ئاراسی ڕووداوەکان بەچووەگا، بەڵام لە ماوەیە بەڵێ ئێمە لە چەند ڕۆژی داهاتوودا دەچینەوە بەغدا و ڕۆژی شەمە قەرارە دانیشتنی پەرلەمان بکرێ و لەو دانیشتنە بەڵکو بتوانین مەسلەی موازنە حەسم بکرێت. ئەگەر هیچ کێشەیەکی تر بێتە پێشێ بە دڵنیاییەوە یعنی نایانەوێ ئەم ساڵ حکوومەت موازنەی هەبێ و نایانەوێ دامی حکوومەتەکەی کازمی بکەن و پێیان وایە ئەم موازنەیە دەبێتە هۆکارێک بۆ دیعایی انتخابی پێشوەخت لەلایەن کازمی و حکوومەتەکەیەوە، نایانەوێ موازنە بڕوە.
ئەگەر چارەسەری کێشەکانیش کرا و هاتنە پێشەوە بۆی چارەسەری کێشەکان بکرێت و بە تەحدید لە ناو ماڵی شیعە خۆیان دیارە فعلەن دەیانەوێت دامی حکوومەت بکەن و ئەمە هەر کێشەیەکی کاتی بۆ بزانە بۆچی بۆ دروستیان کردو لە ڕۆژی شەمە بتوانین بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە کوردستانەوە هەیە لانی کەم زامنی موچەی فەرمانبەران و ڕەپارەیە بکەین کە چیتر لە هەرێمی کوردستان لێبڕینی موچە و دواکەوتنی موچە و پاشەکەوتی موچە نەبێنێت. بەو هیواین دەست خۆش کاک شیروان. کاک پێشڕەوەیسی جەنابی شە توانی دوا سەرنج و پەیامی خۆت بنێری لەم بارەیەوە فەرموو. بەڵام زۆر بە کورتی کاک ئومێدوارم لە دوای شەممە ڕێکەوتنەکان بە ئاراستەی زیاتر بەرهەمدارتر بڕوات و لە دوازەر ئەم کێشانە یان بەشێک لەم کێشانەی نێوان هەولێر و بەغدا چارەسەر بێت. بەڵام ئەوەی لای هەمومانەوە گرینگە بریتە لە یەکگرتووی کوردەوە چونکە ئەزمور کراوە لە ماوەی ڕابردوو بە هەم بە دیوە ئیجابیەکە هەم بە دیوەی سلبیەکە هەر کاتێک کورتوانی بێت بە شێوەیەکی یەکگرتوو بەرەو مفۆزات بڕوە بەرەو ڕێکەوتن بڕوات بەرەو دانوستاندن بڕوات زۆرترین دەستکەوتی هەبووە. ئومێدەوارم هەموو ئەو پێشهاتانێک کە پێشبینی دەکرێت ڕۆ لە ناوچەکە بکات کورد بتوانێت بە شێوەیەکی یەکگرتوو تەبا بتوانێت لە ئاز قۆناغەدا بێت بۆ بەرەو پاراستنی هەرێمی کوردستانە. سپاس بۆرێک لە میوانە بەڕێزەکانم کاک پێشڕەوەسی چاودێری سیاسی کە لە سۆدەکانمان لە شاری هەولێر لەگەڵ مام سپاس بۆ کاک شیروان میرزا ئەندامی لێژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە ڕێگەی سکایپ لە شاری ڕانیە لەگەڵ مام. بەڵام نێرانی بەڕێز زەرقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.